شۆفێرانی گرێبەست لە دەستگای گشتی کاروباری مین هەولێر لە حامیەی ڕەواندز گربوونەوەیەکیان ئەنجامدا. واکنا ڕزایی دەربڕینێک لە بەرامبەر نوێنەکردنەوەی گرێبەستەکانیان لەلایەن دەستگاوە 38 شۆفێر گربوونەوەیەکیان لە بەردەم دەستگای گشتی کاروباری مین هەولێر لە حامیەی ڕەواندز سازدا و داوای نوێکردنەوەی گرێبەستەکانیان دەکەن. ئێستش کە ئەغدەکانن لۆ نوێ ناکەن و ئەمەش هەمووەندە خزم و کەس لێرانێ وەکو ئامۆزا پورزا شتی وا لێرە هەیە. ئێستش ئەرێ نابی ئامۆزات لێرە بێ باشە چ پەیوەندی بە ئامۆزاوەیە خت ئەخت لەگە سیارە ئەخدی نوێکەتۆ ئاسنە ساڵانە ئەخدی نوێکەتۆ 4 مانگە معاشن وەرنەگرتێ هەر ڕازی بووینە لەسەر ئەو داواکاری گوتیان سیارا بگۆرن ڕازی بووینە لەسەر ئەو داواکاری کە سیارەش بگۆن ئێستا هەنجە دەچیان بەمەگرتیا ئەمەش دەزانین قەیرانە و وەزعەکە باش نییە و بەس ئێستا هەموو لەو دەستگای مینە لێرەنا هەمووەوە نێزیکەی 6 سایقا هەموو ئێستا داواکارینەوەیە ئەمە نابی دەربکرین. ئێستا ئەمە ئەوە خەریکە دەری نەکەن و معاشەکەش قەردار سێ معاش قەردارن هەموو قەرداری مەنزیخانە هیچی 3-4 میلیۆن یەک نییە ئێستا کەس نییە بداتەوە داواکارن ئەو معاشەنیانەوەتە بدەنێ ئێستا ئەوانە هەموو هەریەکی سیارەی کردێ بە 2 دەفتەر دۆلار یەکی نیوەی زەرەرە دەفتەرەش زەرەرە داواکاریانەوە بۆ سیارە بگۆڕنەوە سیارەی گۆڕیا بە پیکا مەرزیە پیکابین کرێشە یەکی دەفتەرەشی لەگەرنەیە ئێزە داواکارین ئەوەیە داواکارین لە دەستگای مینە سەرۆکی دەستگای مین بەپەلا ئەو کێشەین لۆ هەڵ بک بەڵام لە عینی کاتدا ئەوە وەکو دەهۆک سێمانی ئەوان معاش خوان وەرگرت و مانگانە ئێمە سەردانی سەرۆکی دەستگاشمان کردووە بەڕێوەبەری دەستگای گشتی ئەویش بە ئێمە گوتوە چۆن معاشان وەرگرتەوە ئێمە گوتمان معاشمان وەرنەگرتووە. بەڕێوەبەری گشتی کاروباری مین هەولێر جەمال جەلال ئاماژە بەوە دەدات کەوا لە چوارچەوەی ئەو ڕێنمایانەی بۆیان هاتووە ئەوان ئۆتۆمبیلەکان بەکرێ دەگرن. سەبارەت بە داواکاری ئەو برادەرانە ئەوانە ساڵانەکە لەگەرەمێشە دەکەن ئێمە لیژنەیەکمان تەشکیل کردووە بە پێی ئەو ڕێنمایی کە لۆمان هاتووە لیژنەکە هەڵدەستێ بە بەکرێگرتنی ئۆتۆمبیلەکان. چەند ڕۆژێک پێشتا ئەلانمان کرد ئێمڕۆ سیارەکان ئامادە بوون کە لێرە بۆ پشکنینیان لەلایەن لێژنەکەەوە بۆی بەکریان بگرین بەڵام دیارە چەند برادرە گلەیان هەیە لە شێوازی بەکرێگرتنەکەیان ناڕزاییان هەیە ئێمە هەمومان سەر پشک کردینە هەر سیارەشی دەتوانن بیهینن و ئێمە سیارەکەیان بۆ تەفتیشەکەین ئەگەر لە مەرزەکانی کە دانراوە لە ڕێنمایانەی لۆمان هاتووە مەرزەکان بیانگرێتەوە سیارەی هەموو یەکێک لەوانە وەردەگیریە بەڵام ئەگە مەرزەکان نایەگرێتەوە ئێمە ناتوانین بیانگرین بەڕاستی بە دەربێ لە مەرزەکان بەڵام لە سەر خەتین لەگەر بانکەکان بۆی پارەمان بۆ دابینکەن ئێمڕۆژ پەیوەندیمان کردەوە بانکی دیاریکراو بەڵام ئەوان پارەیان لە بەدەست نەبوو دیارم بەڵام حەق خۆتان لەلایەن موچەکەەوە کە موچێ هەموو خەڵک دواکەوتیا ئێمە هەوڵ دەدەین موچەکانە زوو بەدابینکەن. ئەم بڕیارانەی دەستگای گشتی کاروباری مین لە چوارچەوەی کەمکردنەوەی خەرجیەکان دێت کەوا حکوومەت دەستی داوەتێ. ئازاد ئۆمەراوەی کەناڵی ئاسمانی پەیام ڕەواندز.